بەناوی خوای بەخشندە و میهرەبان بێنرانی بەڕێز ئەمڕۆ لەگەڵ کەسایەتێکی بەڕێزداین بە ناوی هێمن جومعە. مامۆستا هێمن کەسێکە کە لە بواری کۆمەڵناسیدا هەوڵ دەدات و پێشەنگە. سەرەتا دەمەوێ جەنابەت خۆت بناسێنی، ئایا تۆ چێی، چۆن کۆمەڵناسیت دەرک پێکرد، ئەم گەشتەی خۆت باس بکەیت. سوپاسدان دەکەم، سوپاسی وەسف و پێ هەڵدان و بەخێرایەتەکانتان دەکەم. ڕاستیە من پێم وایە کەسایەتی زۆر باشمان هەیە لە کۆمەڵناسی و لە من کارهاتر ئەکادیمیتر و ئەتوانم بەڵام بە معریفەتر، بەڵام جەنابە ئەماژە بە بابەتێکی زۆر گرنگدا کە چالاک بوونە لە بوارەکە. ئەوجا با بێمە سەر پرسیارەکەی جەنابە من چۆن درکم بە کۆمەڵناسی کرد. جوان. من خوێندنەرێکی سەرسەختی بابەتە فەلسەفیەکان بووم. زۆر جار ئەو پرسیارە لە مێشکما دروستە بوو، ئەو ڕووداوە بۆ ڕوویدا، ئەو کەسە بۆ ئەو کەسەی کوشت، ئەو ژنە بۆ تەلاق درا، ئەو منداڵە بۆچی یارێکی لەو منداڵە سەندەوە. زیاتر مرۆیی بوو پرسیارەکان مرۆیی بوو. پرسیارەکان پرسیارێک بوون وەڵامێکی ڕووکەشی هەیە، بەڵام ئەو وەڵامە ڕووکەشێت دڵی منی ئاو نادە. من بە دوای دیوی دراگەڕام هۆکارەکەی کە ئەو بێ ئەوەی مرۆڤەکە ئاگای لە خۆی بێوای لێ کردەوە هۆکارە سەرەکیە قوڵەکەیە، هۆکارە قوڵەکە کە زۆر کەس لەوانەیە دەرکی پێ نەکات. دوای ئەوەی ئەو بەتە لە قۆڵیەت و لە فەلسەفە و ڕۆچوون با عەلیوەردی شاد بوون، کتێبەکانی عەلیوەردی و نووسینەکانی عەلیوەردی. بەڵام بۆ بێرە دەکرێت بزانم چۆن نەچووی بەلای فەلسەفە، یعنی زیاتر چووی بەلای کۆمەڵناسی. دەست پێکەکە لە فەلسەفەوە دەستی پێکەکە. سەرەتا فەلسەفی بەڵێ لە خوێندنەوە و متاڵعەی خۆم، بەڵام کە عەلیوەردیم بینی سەیرم کرد بابەتەکانی وەڵامەکانی نزیکە لە پرسیارەکەی من. کەسایەتی داکی عێراقیم خوێندەوە، بەم نیوێت تاکێکی عێراقی بۆچی وای کرد، هۆکار چییە؟ دواتر بپرسە وەرە و بڕۆ گیان عەلیوەردی کۆمەڵناسە. ئەمە وای لە من کرد بزانم بەشێک هەیە پێی ئەڵەن کۆمەڵناسی و من لە ڕێی عەلیوەردیەوە زانیتم کۆمەڵناسی هەیە. دواتر گەڕام و سێرچێکی زۆرم کرد، چەند کۆمەڵناسێکم دۆزیەوە، چەند مامۆستایەک، چەند کەسێک کە لە کۆمەڵناسیە کاران و چاوپێکەوتنم لەگەڵیان کرد لە نزیکەوە، پێیانم ئەمە توانا و حەزی منە ئەمێ کۆمەڵناسی بخوێنم. ئەوە بوو دواتر بڕیارە گرنگەکەودا و بەشی کۆمەڵناسیم لە زانکۆی سەلاحەدین هەڵبژارد و ئێستاش قۆناغی سیم لەو بەشە. جوانە، سەرکەوتوو بێ. مامۆستا هێمن سەبارەت بە خودی چەمکی کۆمەڵناسی بەگشتی، ئایا کۆمەڵناسی چییە بۆ کەسێکی سادە، کەسێک کە تازە لەو بوارە دەیەوێ فێر بێ، دەیەوێ بزانێت چۆن ئەم بوارە دەست پێ بکات، کۆمەڵناسی چییە، یاخود بۆ کەسێکی سادە تۆ چ ئامۆژگاریەکت دەتوانێت بڵێت؟ ئەگەر بڵێن کۆمەڵناسی چییە، طبعاً ئەمە پرسیارێکە بەداخەوە تاکی کۆمەڵگەی ئێمە زۆر جار کەسە ئەکادیمیەکانیشمان بە کۆمەڵناسی ئاشنانی. کۆمەڵناسی چییە؟ بۆی تێبگەین لە کۆمەڵناسی چییە پێم خۆشە بیشوبهێنین، بیچوێنین بە شتێکی کە کاتێک کەسێک ئۆتۆمبیلەکەی تێک ئەچێتە لای کەسێک بۆی چاکاتەوە، پێی ئەڵێن فیتەر. کۆمەڵناس ڕۆڵی فیتەری هەیە. چۆن؟ کاتێک کە ئۆتۆمبیلێک هەیە ئەم ئۆتۆمبیلە کار ئەکات، کەسی فیتەر تێگەیشتووە کە کارکردنی ئۆتۆمبیل چۆنە، لێی ئەزان، شارەزایە لە چۆنێتی کارکردنی ئۆتۆمبیل. هەر کاتێک کێشەیەک لە شوێنێکی دروست ئەبێ، ئەم کەسە دێ ئەتوانێت کێشەکە دەستنیشان بکە و ئەتوانێت بیگەڕێنێتەوە سەر ئەسڵەکەی خۆی. کۆمەڵناسیش هەمان کارەکات. کۆمەڵناس سەرەتا وشەکە لە کۆمەڵناسیەوە هاتووە. ناس واتە ئاشنابوون، ناسین. کۆمەڵ واتای زیاتر لە چەند کەسێک، دوو مرۆڤ بەسەرەوە کۆبنەوە لە شوێنێک، ئەمانە بوون بە کۆمەڵێک. کۆمەڵناسی کەسێک دێ یاخود زانستی کۆمەڵناسی دێ لەم گرۆیە ئەکۆڵێتەوە بیان ناسێت. ئەمانە چۆن کاروباری ڕۆژانیان بەڕێوا بن، ئەمانە ئاین و بیر و باوەڕیان چۆنە،
ئەم کەسانە چۆن کاتێک کە مرۆڤێکی تازە هێتە ناو کۆمەڵەکەیانەوە مامەڵەی لەگەڵاکەن. ئەی ئەم مرۆڤانە سیستەمی ئابووریان چۆنە، ئەم مرۆڤانە چۆن تاکەکانیان پەروەردەکەن. بۆیە هەلێرەوە کۆمەڵناسی لقی لێ بێتەوە. جا کاک عەلی بەڕێز ئێمە باسی ئەومان کرد کۆمەڵناسی لە کۆمەڵێکە کۆڵێت. تۆ کە ئۆتۆمبیلەکە تێگەچ ئەچیتە ناوچەی پیشەسازی یەکسەر پرسیار ئەەکەی ئۆتۆمبیلەکەی من پێویستی بەچی کەسێک بۆ نمونە ئۆتۆمبیلەکەی تۆ لایتەکانی پێشەوەی ئیش ناکە پێویستە بچیتە لای کەسێک کە ئیشی وایەرمەندە. بەڵام ئەگەر ئۆتۆمبیلەکەی تۆ کێشەیەک هەیە لە مەکینەی بچیتە لای کەسێک کە فیتەرە. ئۆتۆمبیلەکەی تۆ کەسێک خۆی پێداوە و لاشەکەی تێکچووە بۆدیەکەی تێکچووە بچیتە لای کەسێک کە ئیشی تەنەک چییە. واتە بەڕای تۆ کۆمەڵناسی لە بوارێکی تایبەت کار دەکات. بەڵێ وەک زانستێکی کۆمەڵناسەکان چۆن فیتەرەکان هەمویان ئیش لە سەیاراکەن بەڵام ئەو شوێنەی کە ئیشی تیاکە تایبەتە کۆمەڵناسەکانیش وە. کۆمەڵناسێکمان هەیە یاخود با بڵێن لقێکی کۆمەڵناسی لێکۆڵینەوە ئەکات لە چۆنێتی پەروەردەکردنی تاکەکان لە کۆمەڵگاکان. یعنی بەیە ماڵێت ئێوەی کۆمەڵگەی کوردی سیستەمی پەروەردەتان چۆنە، پەروەردەی فەرمیتان و پەروەردەی نافەرمیتان وەک تاکێک لە وڵاتێکی دی چۆنە. ئەمە پێڵەن کۆمەڵناسی پەروەردە. کۆمەڵناسی پزیشکیمان هەیە دێت بابەتی پزیشکی و چارەسەری تەندروستی مرۆڤ لە کۆمەڵگاکانە بابەتی لێکۆڵینەوەی کۆمەڵناسی پزیشکیە. کۆمەڵناسیمان هەیە لە بواری لاوان، کۆمەڵناسیمان هەیە کۆمەڵناسی گوند لێکۆڵینەوەی لە گوند دەکات. لێی شارشمان هەبێت. بەڵێ کۆمەڵناسی شاریشمان هەیە، کۆمەڵناسی دانیشتوانمان هەیە تایبەت لێکۆڵینەوە لە دانیشتوانەکات. ئەمجا ئەم زانستە کۆمەڵگە چاک ئەکات. بۆیە من واتە تەنها ئامار و کۆکردنەوەی شتانە نییە، تەنها شتەکە ناناسێت دەستوەردانیش ئەکات. بەیان بەڕای تۆ دەستوەردانش بەڕای من دەستوەردانیش ئەکات. بەڵێ من بیبەستینەوە بە ئێستەوە یانی شتەکان تۆزێک پراکتیس بن. کۆمەڵی کۆمەڵناسانی ئەمریکی لە ئێستادا بۆ 2024 کۆبوونەوەی ساڵانەی خۆی لەسەر بابەتێکی زۆر گرنگ دەرگەخات کە ئەوی باسی دادپەروەری و کۆمەڵگەیەکی عەدالەتتر خۆشگوزەرانتر لە کۆمەڵناسیە باسەکە. یعنی پێمان ئەڵێ کۆمەڵناسەکان وەرن پێم بڵێن ئێمە چۆن کۆمەڵگەیەکی عەدالەتتر کۆمەڵگەیەکی خۆشگوزەرانتر بەرهەمبێنین بە ئامرازی کۆمەڵناسی نەوەک بە ئامرازی کۆمەڵناسی کەواتە ئەبێت تۆ دەستوەردان بکەیت تا بتوانی داهێنان بکەیت و کۆمەڵگایەکی باشتر خۆشگوزەرانتر بەرهەمبێنی. ئەوجا واتە بەڕای تۆ کۆمەڵناسی دەکرێت چاکتر دانیشتوان سەرکەوتووتر بکە باشتر بکە لە بۆ ئابووری بە یاخود دۆخێکی دەرونی بێ. بەڵێ بەڵێ بەگومان کۆمەڵناسی دەستکاری ئەکات و دەستوەردانەدا لە هەموو بابەتەکان. بەڵام وتمان قۆناغی یەکەم مەراحلی یەکەم بریتە لە ناسینی کۆمەڵگەکە ناسرە. ئەوجا قۆناغی دووەم دێت کە بریتیە لە بەراوردکردنی ئەم ناسینانە لە کۆمەڵگاکان. ئێمەی کورد منداڵەکانمان بە شێوازێک پەروەردەکەین کەسێکی تر لە شوێنێکی تر بە شێوازێکی دی پەروەردەکات. ئەگەر ئێمە ویسمان دەسوەردان بکەین لە پەروەردەکردنی منداڵەکانمان بە شێوازێک پەروەردەیان کە خۆمان ئەمانەوە بۆ نمونە ئێمە ئێستا تەکنۆلۆژیا بەرەو پێشچووە. پێویستە منداڵەکانمان لە قۆناغێکی زۆر فێر بن کۆمپیوتەر و مۆبایل بەکاربێنن. باش کۆمەڵناسی دێت چیەکات لێکۆڵینەوەیەک ئەکات لەو کۆمەڵگایانەی کە ئێستا ئەوان منداڵەکانیان لە تەمەنی 6 ساڵ و 10 ساڵەوە بە تەواوی ئەتوانن تەکنۆلۆژیا و دیجیتال میدیا بەکاربێنن. دواتر دێت ئەمە لەگەڵ کۆمەڵگاکەی خۆمان بەراورد دەکات و پێمان ئەوە ئێمە چۆن ئەتوانین ئەم ئامانجەی کە دامان ناوە جێبەجێ بکەین لە کۆمەڵگاکەمانە کە ئەمانە بە قسە نین کاک عەلی بە ئاماری دروستن بە لێکۆڵینەوەی زانستین. واتە تەنها تیۆری نییە تۆ قسێک داڕێژێتەوە. من هەموو جار ئەم قسەیەم کردووە ئەڵێم کۆمەڵناسی لایەنی جێبەجێکاری فەلسەفەیە. بەڕاستی تعبیرێکی جوان. کۆمەڵناسی لایەنی جێبەجێکاری فەلسەفەیە. کۆمەڵناسی بەس لێرە ئەوەیە فەلسەفە زیاتر تیۆریە ڕەنگە
فەلسەفە زیاتر تیۆریە ئایدیاڵیە زیاتر بیرۆکەی زیاتر ناڵێن ئایدیاڵی ئەڵێن تیۆریە تیۆری ئێمە ناینە سەر ئەرزی واقع بەڵام ئەو شتانی کە هەند بە تیۆریانە بە نەزەری بە بیرکردنەوە لێکیانە دەینەوە کۆمەڵناسی ئەو توانایە هەیە ئەم تیۆر و بیرکردنەوەنە بێنێت جێبەجێیان بکات تەطبیقیان بکات بۆیە علم الاجتماع التطبیقی هەیە کۆمەڵناسی جێبەجێکاری بە زمانی ئینگلیزی پێڵەن ئەپلای سۆسیۆلۆجی مامۆستا ئێمە ڕەنگە کەسێک بڵێ سوودی کۆمەڵناسی چییە دەتوانین بڵێن یەکێک لەو سوودانە تەطبیقکردنیەتی یعنی بۆ نمونە فەلسەفە زیاتر تۆ شتەکان زیاتر بەو ئەزمونەی کە ئەمن هەم بووە لە فەلسەفەدا شتەکان زیاتر مێتافیزیکیە زیاتر گردوونی و شتەکان زۆر بەرزتر دەڕۆن بەڵام هەز دەکەم کۆمەڵناسی زیاتر کا لەسەر مرۆڤ دەکەم مرۆڤ بە کۆمەڵ و مرۆڤ بە گشتی بەڵێ کۆمەڵناسی با من نمونەیەک بێنی لەقیشی زۆرە هەڵبەت ئەمە چەند دقێکمان باس کرد بۆی جەنجاڵی دروست نەکەین نمونەیەک بێنمەوە لەسەر کۆمەڵناسی باسی دانیشتوان و کۆمەڵناسی باش ئێمە داتامان زۆرە لەسەر دانیشتوان بۆ نمونە دانیشتوانی عێراق ئێستا نزیکی 40 ملیۆن کەسە بێت باشە لە کاتێکە ئەم دانیشتوانە لە نزیکی ساڵی 2010 بۆ 2013 30 ملیۆن کەس بوون لە ماوەی 10 ساڵ بە نزیکەی 10 ملیۆن کەس زیاد بوو بۆ دانیشتوانی عێراق باش کۆمەڵناسی دێ لێکۆڵینەوە کرد پێمان ئەڵێ ئێوە 10 ملیۆن کەستان زیاد کرد بۆ کۆمەڵگاکەدان باشە ئەڵێت ئەم 10 ملیۆن کەسە لە تەمەنی چەندان کاک عەلی لە تەمەنی 1 ساڵ هەتا وەکو 10 ساڵە لە ماوەی 10 ساڵ 10 ملیۆن کەس زیادی کرد یعنی ئەو 10 ملیۆن کەسە تەمەنیان لە مابینی 1 ساڵ بۆ 10 ساڵە کۆمەڵناسی شار کە جەنابە ئاماژەت پێدا پێمان ئەڵێ مرۆڤ لە شارە لە دوای تەمەنی 18 ساڵ و 16 ساڵەوە ئەتوانێت خۆ بژێوی بکە خۆی بژێنێت 16 بەڵێ کارێکی دەسەکەوێت توانێت پیشەیەک ئەنجام بێت تەنانەت جەڕنامەی گیانی مافی مرۆڤ و مافی منداڵی جوان پێڵ منداڵ لەسەری 16 و 18 بوو ئەبێ کار بکات مەبەست ئەوەیە کە بۆ منە دەڵێ ئێوە 10 ملیۆن کەستان دروست کردووە کۆمەڵناسی پرسیار دەکات ئایا مەبەستی چی مەبەستوێ ئەم 10 ملیۆن کەسە بەرەو دۆخێکی ئەرێنی تر با یاخود چۆنە کۆمەڵناسی پێمان ئەڵێ ئێوە 10 ملیۆن کەستان بە مۆراڵەوە زانستێکە لەگەڵ ئەخلاق مۆراڵ دەڕوات بەڵێ لەگەڵ ئەخلاق ئەڕات ئەمە کێشەکە لێرە ناکرێ برێ مۆراڵشت بوونی نییە لە کۆمەڵناسی نانە ئێمە باسی ئەوە ناکەین ئێمە باسی ئەوەکەین ئێستا کۆمەڵناسی من هەر ئەزانم 10 ملیۆن کەس زیاد بووە بۆ عێراق کۆمەڵناسی چیم پێ ئەڵێ سوودەکەی چییە ئەمە ناسیتم زانیتم دەکەس زیاد بوو 10 ملیۆن کەس کۆمەڵناسی بە من ئەڵێ ئەم 10 ملیۆن کەسەی تۆ تەمەنیان لە مابینی 1 بۆ 10 ساڵە بۆ پێشمان ئەڵێ بە پێی زانستی کۆمەڵناسی مرۆڤ لە مابینی 1 بۆ 10 ساڵ لە شار پێویستە خزمەت بکرێت کاک عەلی منداڵ تەمەنی 1 ساڵ هەتا 10 ساڵ پۆلی چواری سەرەتایی پێویستە تەندروستی پارێزراو بێ پارەی تیا سەرفەکرێ پێویستە پەروەردەیەکی باشی هەبێ قوتابخانە بێ پارەی تیا سەرفکەی پێویستە حکوومەت قوتابخانە دابینکە نەخۆشخانە دابینکە پزیشک لە بوارە جیاجیەکان دابینکات گەڕەکی نوێ دروست کات باخچەی نوێ دروست کات دیاریگای نوێ دروست کات بۆ لەبەرەوەی تۆ 10 ملیۆن ئینسانە زیاد کردو پێویستەکانیان دابینکەی تۆ لە شارای ئایا حکوومەتی عێراق دەتوانێت لە ماوەی 10 ساڵە پێویستی 10 ملیۆن کەس دابین بکات کۆمەڵناسی وەڵامی پێیە کۆمەڵناسی ئەم پرسیارە لە ئێمە کاڵەوە خۆتان نەزانن وەرن پێم بڵێ ئەتوانێ هەر کۆمەڵناسی بۆنە کۆمەڵناسی ئابووری دێ وەڵاممانداتەوە لە نەخێر ناتوانێت ئاڵێ لەبەرەوەی تاکەکانی ئێوە مرۆڤێکی بەرهەمهێنەر ساڵانە بۆ نمونە حکوومەتی عێراق پێویستی بەوەیە 1000 پزیشک بەرهەم بێنێت بۆی بتوانێت خزمەتی کۆمەڵگاکەی بکات بەڵام تۆ 500 پزیشک بەرهەمهێنی کەواتە کواڵەتی تەندروستی کۆمەڵگاکەی تۆ هێتە خوارەوە تۆ پێویستە بەوەیە هەر پۆلێک بدە قوتابی دیابێ بۆ پێویستە بەوەی ساڵانە نزیکی 500 قوتابخانە دروستکەی بەڵام بەهۆی جەنگ بە هەر هۆکارێک تۆ 200 قوتابخانە پێ دروستەکەی کۆمەڵناسی پێمانەڵێ ئەو 300 قوتابخانەی کە دروست نەکردووە منداڵەکانی ئەو 300 قوتابخانەیە هێنێکیتە ناو 200 قوتابخانەکەی ترەوە یان ئەوە تا تۆ
کۆمەڵێکی زۆر لە دانیشتوانەکەت بە پرۆسی پەروەردەیە تێناپەڕین. بیرکەرەوە کاکعلی کۆمەڵگەیەک نەقسی هەبێ 300 قوتابخانەی پێویست بێ و نەیبێ، یعنی چی؟ یعنی تۆ لایەنی کەم هەر قوتابخانەیەکی 100 منداڵ بێ ڕێژەیەکی زۆر گەورە لە دانیشتوانە هەیە ناتوانێت پرۆسی پەروەردە جێبەجێکە. ئەو ئینسانەی کە لەم سەردەمە لەم جیهانی مۆدێرنەدا لەم دۆخەدا باشە لەم جۆرە لە کۆمەڵگە و لە کەمە پێڵین مۆدێرن باشە یان پۆست مۆدێرن باوا بڵێن ئەگەر نەتوانێت بە پرۆسی پەروەردەیە بڕۆ ئەم تاکە ئەتوانێت خۆبژێوی بکە بەسوود دەبێ ئەم تاکە بارگرانیە بێ لە داهاتووە بۆ کۆمەڵگەکە. بۆیە سەیرەکەی کۆمەڵگەی عێراق ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبێت، ڕۆژ بە ڕۆژ گەڕێکی لابەلا، ڕۆژ بە ڕۆژ گەڕەکەکان بێ خزمەت گوزارین. مەبەست ئەوەی هەر دانیشتوان زیادەوێ بەڵام ئەم دانیشتوانە هیچ بەرنامەیەک نیە، هیچ پلانێک نییە، هیچ جێرخانێک نییە کە بتوانێت ڕێکیان بخەن. بۆیە کۆمەڵناسی بە ئێمەڵێ ئێوە لە تەقینەوەی دانیشتوانەکانتان زیاد لە حەد زیادکە نابێت، ئەبێ منداڵبوون ڕاکە. کۆمەڵگەیەکی ئەوروپی کاک عەلی کێشەی چییە؟ کۆمەڵناس پێمانەوە ئەڵێت ئەوان کێشەیەکیان هەیە منداڵیان نابێت، عەکسی ئێمە منداڵمان زۆرە بێت، ئەوان پێچەوانەی ئێمەن منداڵیان نابێت. بۆ ئێمە بە باگراوندی ئاینی و کەلتوری خۆمان پێمان خۆشە منداڵمان زۆر هەبێت، بەتایبەت لە کۆندا بۆ کار و پیشەکان زۆر بەتایبەت لە کۆندا زیاتر بووە، بەڵام ئێستش لا یەزال کەم و زۆر ماوە. لێرە و لەوێ ڕێژەیەک لە مرۆڤ و لە دانیشتوانمانەیە حەز ئەکەن منداڵیان زۆر بێت، نەوەی زۆر بێت و هاندەری ئاینیشمان هەیە تا ڕادەیەک کە ئێمە تاکمان بەست ئەوەیە بۆ نمونە بەست ئەوەیە چەند مرۆڤ زیاتر بێ ئاینەکەی زیاتر دەبێت. ئێمە مەسەڵەن ئێمە وەکو موسڵمان پێمان وایە ئاینەکەمان داوامان لێکا کە منداڵ زۆر بخینەوە، ئەوە پێمان وایە ڕەنگە ڕاست نەبێت، بەڵام ئەمە ئەوانەی کە منداڵ نەوە زۆر ئەخەنەوە پێیان وایە ئاینەکەیان داوایان لێکە. باشە ئێمە ئەم هەندەرانەمان هەیە، بەڵام کۆمەڵگەیەکی ئەوروپی بە پێچەوانەی ئێمە زۆر بەیان ناڵە مەموڵاتە. باشە کۆمەڵگەکە منداڵیان کەم ئەبێت. بۆچی؟ دایک و باوکەکە لە سەردەمێک ژیاون، لە زەمانێک ژیاون پیشەسازی بووە، پێویست بووە خۆیان خواردنی منداڵەکەیان دابین کە حکوومەت پێی نەدابن، پێویست بووە خۆیان پارەی پەروەردە و تەندروستی منداڵەکەیان بن. بۆیە وردە تێگەیشتون توانە ئێمە دوو منداڵمان پێ بەخاوەن دەکرێت، دەمان پێ بەخاوەن ناکرێت. بۆیە ئەمە وای کردووە ئەو کۆمەڵگەیە ڕێژی لە دایکبوون کەم بێت، گەشەی دانیشتوانی پێڵێن، یعنی ساڵانە ئەو کۆمەڵگەیە پێویستی بەوە بووە 100 بخاتەوە، بەڵام 20 خستوێتەوە، دایک و باوکەکان حەزیان لێ نەبووە. بە مروری زەمن دوای 20 ساڵ دوای 30 ساڵ کۆمەڵگەکە وای لێ هات گەنجی تیان نەما، عەدەدی گەنج کەمە، کۆمەڵگەکە زۆربەیان بەتەمەنە، بۆیە وترێ ئەو کۆمەڵگەیەکی بەتەمەنە، ئەو کۆمەڵگەیەکی پاککەوتن. بۆیە ئەبینین بابەتی وەرگرتنی کۆچبەرانێتە ناوەوە. زۆر جارە بینی وڵاتێک داواکە کۆچبەری بۆ بچێت، بەڵام مەرج دانێڵە کۆچبەرەکە پێویستە تەمەنی لە 18 بۆ ئەوەن دەبێت، زیاتر لەبەرەوەی کە ڕێژەی دانیشتوانەکە کەمە، دانیشتوانی کەم نییە، ڕێژەی گرنگی کەمە لە نێو دانیشتوانەکە. بەڵێ دەستی کار ناتوانین کار بکەن کەسەکان، جوانە دەستی کار زیاتر ئابووریە، بەڵێ زیاتر ئابووریە، کەواتە کۆمەڵناسی قوڵە، بەر لە خۆیەوە قسە ناکە. ئەوە تا ئێستا ئەم نمونە بەرجەستە ئێمە ناتوانین چی لێ بکەین، ئەمە تەواو واقعیانەیە. کۆمەڵناسی بە ئێمەڵێت ئێوە کێشەیەکتان هەیە ئەی عێراق، تاکتان زۆرە کە گەنجن. پێم وایە کاک عەلی ڕێژەی دانیشتوانی عێراق کە تەمەنیان لە خوار 16 ساڵ بێت چەند بێت؟ 5 ملیۆن 10 ملیۆن زیاتر بێت، سەروی 160. ماشەڵڵا زۆرە. خۆیەتی ماسەڵای لەبەر ئەوەی ئەمانە بارگرانێکی زۆریان بۆ کۆمەڵگەیە. کێشەکە ئەوەیە هیچ تەنانەت تانیش کۆمەڵناسیش نییە، یعنی هیچ شتێک نییە ئەوانە بە بەرنامەچیدا بەرەو شوێنێک ببە بێ ئامانج بێ هیچ. کۆمەڵناسی ئاسای سیحری پێ نییە کاک عەلی بیکێشێ بە کۆمەڵگەی عێراق و چاکێ. ئەم تەنها پێمان ئەڵێ دەوڵەت حکوومەت دەسەڵات ئەمە ڕێگا چارەکەیە و بیگرن نەبەر.
کۆمەڵناسی شتەکان چارەسەر ناکە، ڕێگای چارەسەرمان پیشانەدا. واتە شتەکان ناسەپێنێ بە زۆرم نا بەچی بیسەپێنێت ئەمە زانستێکە، بەڵام ئەتوانێت ڕێگە چارەسەر بدۆزێتەوە. بۆ یەکی لە کێشەکانی ئێمە نەزانینی چارەسەرەکەی، نازانی چۆن چارەسەرێکی کۆمەڵناسیمان ئەوها چارەسەر بێت. ئێوە 160 کۆمەڵگەکەتان پێویستی بەوەیە پارەی تیا سەرف کرێت. ئایا ژێرخانەکەتان ئەماکە؟ نایکە. وەلایەنی کەم 100 کۆمەڵگەکەشمان کەسانێکن کە ناتوانن کار بکەن، تا سەروی 65 ساڵن، مایە 180 کۆمەڵگە ئەتوانێت خزمەتی 170 کۆمەڵگا بکە کاکەری؟ ناتوانێت. بۆیە کوواڵەتی خزمەت دێتە خوارەوە. یعنی من ئێستا دوو برای بچووکم هەیە، پێویستە قوتابخانە و تەندروستیان دابین بکەم، و دایک و باوکێکیشم هەیە بە تەمەنن ئەبێت تەندروستی ئەوانیش و خواردن و خۆراکی ئەوانیش دابین بکەم. من تاکێکم تووشی زەختێک دەبی زەخت ینی نێگەتیڤ هەستە چی دەرونی هەز دەکەم لێرە دەچنەر ناو دەروونزانیش بەڵام نانە من ناخوێم بچینە ناو دەروونزانی لەبەر ئەو کێشەی دەروونزانی و کۆمەڵناسی هەیە. بەسمەوەی وەکو تاکێک ڕەنگە لەو دۆخەدا دەروونناسا عەزیزەکان لێرە و کاریان دەست پێکات کە ئەمە چ کێشەیەک بۆ بەڕای تو سنوورەکەی کۆمەڵناسی لەوەی تاو دەبی کە بکاتە سەر تاکێک سێکە خۆشبەختانە ئێستا باسی برا و دایکت من ویستم حەزەکەم بابەتەکە تەواکەم لەوێ کاتێک کە من خزمەتی ئەو کەسانم لە سەرشان بێ وە کارەکەیشم دیاری کراوە، پێت وایە من کواڵەتی ژیانم چۆن ئەبێ؟ خراپە بێ، زۆر خراپ. ناتوانم پەروەردەیەک زانکۆیەک بە دڵی خۆم هەڵبژێرم، ناتوانم خواردنێک بە دڵی خۆم بخۆم، ناتوانم ئەو شتانەی کە حەزم لێیە ئەنجامیان بم، ناتوانم شوێنێکی نیشتەجێبوونی باش دەست بخەم، ناتوانم ئۆتۆمبیلێکی باشم. بۆیە من کواڵەتی ژیانم دێتە خوارە لەبەر کۆمەڵەکەی، لەبەر کۆمەڵەکەم. بەڕای هەرچەندە دووبارە دەچنەوە ناو ئەو جەنگەی، بەڵام بەڕای منیش کۆمەڵ ئەگەر کۆمەڵەکە باش بێت تاکەش باش بۆشەیە ئەوش دەبێت لە بابەتی کە دەگەڕە سەرەوە. بەڵێ من تێگەم لە تۆ هەیە بڵێیت هۆکاری تێکچوونی دەروونی تاکەکان هەر کۆمەڵە. بەڕای تۆ ڕاستە یاخۆ ڕێگە لەبەر وەکوڵی خاتری کام دەمێ بڕێگە ناوەنجیر بوو ناتوانم نە من وان ناڵێم. کۆمەڵێک گرفتمان هەیە، هۆکارەکەی کۆمەڵگە گرفتی دەروونی لە تاکە، کۆمەڵگە هاندن بۆ ئەو هۆکاران، بۆ بێگومان کۆمەڵێک گرفتیشمان هەیە پەیوەندی بە دەرونی تاکەکەەوە هەیە، یعنی تاکەکە خۆی بە هەر هۆکارێک بێ پەیوەندی بە دەرونی تاکە. بەڵام من ئەتوانم بڵێم ئەتوانی بڵێن 100 تا 70 تا 50 لەو بینە ڕەک یەکەمین هۆکارە پشتەوەی گرفتە دەرونیەکان هەر کۆمەڵگاکانە، هۆکارە کۆمەڵایەتێکی. بەڵام بەگومانەوە گرفت دەرونیشمان هەیە کە پەیوەندی بە کۆمەڵگەوە نییە، پەیوەندی بە دەرونی تاکە. باشە مامۆستا هەیە من ئەگەر هەڵبەتە بەڕاستی قسەکان زۆر جوان، بەڵام ئایا بۆ تاکێک سەرەتایی کە لەو زانستە دەست پێ بکە تۆ ئامۆژگاری چیە لە دەست پێ بکە شتی قوڵ بکەێنێت؟ با من با وای لێ بکەین بڵێن چۆن تاکێک سوود لە کۆمەڵناسی وەربگرێ زۆر ڕاستە چی بکات؟ یعنی بۆ هەموو تاکێک دەگونجێ هەموو تاکێک دەگونجێ؟ بەڵێ سەیەکی زۆر بۆ مەسەڵەن کەسێکی ئاینی دەگونجێ بۆ کەسێکی بۆ منە کەسێک لەوانێ بڵێ من تەنها لەسەر فکری خۆم دەڕۆم. بەڵێ با من کە باسی ئاینیت کرد ئەگەر پێت خۆش من زۆر ڕاست حەزەکەم جارێ وەڵامی سەرەتا بێن و دواتر بچینە ئاین. زۆر کەسی کەس تاکە کەس ئایا کۆمەڵگا سوود بە تاکە کەسە گەێنێ؟ من بابەتە کۆمەڵناسیەکان بخێمەوەی سوودێکم پێگەێنێ بێگومان سوود چۆن کۆمەڵناسی بە ئێمە ئەڵێت کۆمەڵناسی شار بۆ نمونە پێمان ئەڵێت لە شار یاخود هەر بەگشتی دوو جۆر ڕەفاقەت هەیە. وەکو نمونەیەت باسی نمونەیەک شتێک بەرجەستاکەی خۆشترە، باسی تیۆرەکە واز دێن پێمان ئەڵێت ئەوەیە تۆ لە شارەکەدا لە شارە لە کۆمەڵگا دوو جۆر ڕەفاقەت هەیە، هاوڕێتیەک پێیاوان سەرەتایی و یەکەمی، هاوڕێتێکیش پێیاوان دووەمی. هاوڕێتی سەرەتایی یەکەمی سەردەمی منداڵیە، سەردەمی یاریکردنە. کاتێک من لەگەڵ ڕەفیقێکم کە تەمەنم 5 ساڵ و 6 ساڵ بوو تا 10 ساڵ و 12 ساڵ یاریم کردووە لە منداڵی گەڕک، ڕەفیقی گەڕک، هاوڕێی گەڕک. کۆمەڵناسی پێمان دەڵێ ئەم هاوڕێتێکی بێبەرژەوەندیە. باشە هاوڕێتیەکە
بەردەوامیشە بێ کۆتایی نایێت. کاک عەلی کەسێکە بینی تەمەنی 50 ساڵڵێ ئەوە لەگەڵی لە یەک گەڕێک لە یەک فەریقی تۆپانە یادیمان کرد بۆ بەرەوەی ئەم جۆرە لە ڕەفاقەت دوور و درێژ بەردەوام. بەڵام کۆمەڵاسی پێمان دەڵێ عەزیز ئاگادار بە جۆری دووەمی ڕەفاقەت و هاوڕێیەتی گروپی هاوڕێیان چۆنە پێمان ئەڵێت ئەڵێ ئەمە بەردەوام نییە، ئەڵێ بەرژەوەندیە کۆتانی کردوێتە بۆی پێمان ئەڵێ کاتیە. من و کاک عەلی ئێستا لە کۆلێژ بێکەوە خوێنین دوو سبەی کە دابڕین کەسمان لە کەسمان ناپرسی. کاک عەلی تووشی خەفەتە بێ ئەڵێ خوای من کوڕێکی مەسلحەت چیم ئەو شتە زۆر باوە بەڵێ هەفتەیەک لە کەسێکدا ببڕێ لە ناو کورد پێت دەڵێ بێوەفا و بێوەفا. بەڵام ئێمە ئەبێت تێبگەین ئەمە بەدەستی کە تاکەکە نییە، تەبیعەتی ژیانی شار و کۆمەڵگە وایە. من و تۆ لەم ڕۆژە بەرژەوەندیەکمان هەبوو پێکەوە بوون، بەڵام دوای ئەوە بەرژەوەندیەکە نامێنێ پێکەوە نامێنینەوە. ئەشێ بەرژەوەندەکە شتی مادی نەبێ شتی ڕۆحی بێ لێرە تێکەڵ بە ئاین نەبین. گروپی ئاینی چۆن دروستە بێ؟ من و تۆ موسڵمانی حەزەکەین بچین بۆ بەهەشت، هاتوین پێکەوە کارەکەین بچین بۆ بەهەشت کە بەرژەوەندیەکەمان بەهەشت. واتە ئەو دەتوانین بڵێن هەندێک بەرژەوەندیش هەیە بە سوودە بەڕایم هەموو بەرژەوەندەکان ئەشە بەرژەوەندیەکە بێ خراپ بێ باسی باش ڕاستە من تۆرەسە بەرژەوەندیە کۆکە بین کە خراپە باش نییە بۆ کۆمەڵگا یان بە ئەم باسی ئەو بابەتە نییە. باسەکە لێرەیە تاکە کۆمەڵناسی خوێنێتەوە کۆمەڵێک زانیاری وەرەگرێت بۆ خۆی سوودمەند دەبێت تێ ئەگات ئەڵێ من کاتێک کە ئەچمە سەربازی هەر ڕۆژە و لە گروپێکی سەربازی ئەبم لە فێرقەیەکی سەربازی و عسکەریدا ئەبم ئەبێ بەلامەوە ئاسایی بێت کە ڕۆژمە شوێنێکی تر ڕەفاقەتەکەم لەگە فڵان کەس هەڵبۆشێنەوە. منداڵ خوێندکارێکمان لێ لە ناوەندیە ئەتەوێ بیبەی بۆ ئامادەی ناچی تووشی کێشە ئەبێ تووشی نامۆبوونە بێ هەستەکە ئەمە لە ڕەفیقەکەی دابڕا و دنیا کۆتایی پێهات. بەڵام نە کە دایک و باوک ئەم زانیارەی هەبوو تێ ئەگات منداڵەکەی تێگەێنێتە لە کوڕم ڕەفاقەتی تۆ لەگەڵ ئەم کەسە کاتیە ئەمە بەدەست من و تۆ نیە ژیانەکە وایە. ئەمە باسی سوودێکی بچوو کە کۆمەڵناسی سوود بە تاکەگەین بۆ چەندین زانیاری و معریفەی دی هەرێک لە معریفەکان دانیشتوان ناسی. کاک عەلی ئەگەر دایک و باوکێک لە گوند بوون وا باشە 5-6 منداڵیان هەبێت، بەڵام ئەگەر لە شار بوون نابێ وا بکە. بۆ ئەگەر لە گوند بوون منداڵ لە تەمەنی 6 ساڵیەوە ئیدی ڕۆڵی هەیە لە کۆمەڵگا توانێت خۆبژێوی بکات دارێکی بچووکە کرێ بەدەستیەوە چۆ بەلای دووسێ بەرخی بچووکەوە پیشەیەک ئەکات جێدەستێکی دیارە لە کارکردن و لە ژیانی ڕۆژانە. بەڵام لە شار ئەدی لە شار شتەکان هەموو ناتوانێت منداڵ تەمەنی 10 ساڵ و 12 تا 15 ڕۆڵی نییە هەریت کەسێکی وەری ناگری ئەگەر هەڵدش کەواتە دایک و باوکە لە گوندبوون منداڵیان زۆرە خستەوە حەقی خۆیان لەبەرەوەی هەر تاکێک بوونی هەبوایە وەکو سەرچاوی مرۆیی بەسوود بوو وەکو پێم لە تەمەنی 6 ساڵ و 10 ساڵی شەو منداڵ دەستێ کرد بە کارکردن لە گوندە. ئەیدی لە شار نابێ وا بکات لە شار 5 منداڵی هەبێت ئەبێ 5 کرێی خوێندن بە 5 کرێی پاس بە 5 جار خواردن زیاتر بکڕێت 5 جار ئاگای لە تەندروستی زیاتر بێت کەواتە ئەم ئینسانە پارەیەکی زیاتر سەرفەکان کواڵی تەندروستی خۆی و منداڵ و خێزانەکەش دێتە خوارەوە بۆیە ئەوترێ یەکەی پێکهاتنی کۆمەڵگە خێزان. زۆر جار کەسێک ئەنیشەڵەن خێزان بریتێ لە کۆمەڵگەیەکی بچوو خێزانێک خێزانە کۆمەڵگەیەکی پێکرد ئەگەر خێزانەکان تەندروست بن کۆمەڵگەکەش تەندروستن. کەواتە کۆمەڵناسی زانستێکە سوود بە دایک و باوکە گەیەنێت بۆ یعنی بۆ دایک و باوک پەروەردە دەستە ناو پەروەردەشەگەرەوە. بەڵێ چێتە ناو پەروەردەش. کەواتە کۆمەڵناسی بۆ تاکە بۆ دەستگایە لە ئاستی دەستگا ئەگەر پێت خۆش بێتوان قسەی لەسەر واتە دەستگا مەبەستەوەی چۆن لە ڕووی کارجێڕی بەڕێوەبردنەوە. بەڵێ ئێستا بە خۆشحاڵیەوە من نەتوانم بڵێم چەندین توێژینەوە کراوە و دراوە بە کەسی بەرپرس کەسی خاوەن بڕیار لە کۆمەڵگەی کوردستان چەندین جار ئێمە بینین مامۆستاکانی ئێمە توێژەرەکان کۆمەڵناسەکان توێژینەوەکەن لە بابەتێک کە کەسێک داوای لێیان کردووە کە ڕێکخراوێت کە دەستگایەک ئەوێ کارێک بکە پرۆژەیەک بکە بەڵێ ئەم بابەتم هەیە لێکۆڵینەوە بۆ بکەن لەسەری بزانم چۆنە و چۆن جێبەجێ بکەم.
واتە هەز دەکەم مامۆستا هێمن کۆمەڵناسی زانستەکە کە بەو زوانە لەناو ناچێت واتە هەر کارمان پێی دێت هەتا ئێمە بەرەو جەنجاڵی بچین تا زیاتر کۆمەڵگەکەمان پێویستە. پێشتر بڕا و قەرەباڵەختە بێت کۆمەڵناسی زیاتر پێویستە جوان بۆشە من وشەی کۆمەڵسازی بەکارێن هەرچەندە لە مۆسایزەکان لەگەڵین باشە ئەو بەکارهێنانەی جەناب ئەو ڕێبازە جیاوازیەکانی چیە لەگەڵ کۆمەڵناسێکی یاسایی کۆمەڵناسی و کۆمەڵسازی جیاوازیان چیە لەلای پێم خۆش بەوە پرسیارە زۆر سوپاسش دەکەم کۆمەڵناسی وتم باز لە ناسین ئەکات هەرچەندە ئەمە وەکو ناوە بەڵام لە ناوکڕۆکی تەنها کۆمەڵناسیە ڕووکەشەمە وەستە بەڵێ ناوەکە لەنا هەر خودی کۆمەڵناسی ڕێخستنی کۆمەڵگا و پلاندانانی کۆمەڵگا و ئیسلاحی ئیجتیماعی چاککردنی کۆمەڵگای شەکات کۆمەڵگا ڕێکەخە بۆ کێشە و گرفتەکانیشی چاکەکا وەکو وتم پێشنیار ڕێگە چاری چاکردنەدا کە منەڵم چاکێکە نەک خۆی چاکیکات خۆی دەسەڵاتی نییە چاکیکات بەڵام ئەڵێ دەسەڵات لایەنی بەرپرس لایەنی ئاووری لایەنی چی ئەم شێوازانە ناتوانی تۆ کۆمەڵگەکە چاک بکەیت کۆمەڵگەکە باش بکەی وەڕێکی بخەیت بەس من بۆ وشەی کۆمەڵسازی بەکارێنم هەتا وەکو ئێمە لەم عقدەی کۆمەڵناسیە نەجاتمان بێت دەرباز بین قۆناغی بەتەنها ناسینی کۆمەڵگە تێبپەڕێنین پێ بنینە قۆناغی سازکردنی کۆمەڵگە ئیدی بتوانین بڵین خێزانەکان پێویستە منداڵەکانتان سنوودار بێت بتوانین داوا لە حکوومەت و دەسەڵات بکەین کە پێویستە تۆ تاکی زۆر بەرهەم نەهێنی تاکی بە کوواڵەتی بەرهەم بێنی یعنی لە ڕووی سەربازیەوە لە ڕووی سەربازیەوە حکوومەتی هەرم 1 ملیۆن سەربازی هەبێ و ڕێک نەخراو بن ڕانەهێنراو بن باشترە یان 10,000 سەربازی هەبێ و ڕێکخراوی و ڕاهێنراو ئەوش دەچێتەوە کۆمەڵناسی سەربازی کۆمەڵناسی سەربازیشمان هەیە کۆمەڵناسی ماشەڵڵا هەر لقی بەدوانە کۆمەڵناسی بۆ کاک عەلی ئێستا لە ئۆتۆمبیلا چەند جۆر فیتەر هەیە زۆر هەیە یەکێک بەس پۆلیشی سیارەکات یەکێک ئەڵێ من بەس ئاوێنەکانی سیارە پاکەکەمەوە سافەکەمەوە نییە یەکێک ئەڵێ بەس بەرگی کوشتنەکان چاکەکەم یەکێک ئەشوات شوێنێکوانێ بەس غەسلی سیارەکات شوێنێ بەس تای سیارە چاکاتەوە شوێنێ بەس باتری سیارە چاکاتەوە مامۆستا هێمن نێک شتی کۆمەڵناسیم زۆر پێ جوانە ئەوش ئەوەیە زۆر گرنگی بە کۆمەڵ دەدا یان ڕاستە هەندێک کەس زانێ بڵێ خەڵک یانی خەڵک چییە بە ژیانی خۆت بژی قسەی وا تۆ چیت بە ژیانی خەڵکەیان تۆ بۆ خۆت بژی بەڵام هەز دەکەم کۆمەڵناسی وێنەیەکی گشتی دەدات من ئێستا ئەم بابەتە بەرم بەلای بە کۆمەڵایەتی بوونە یاخود با بڵێم ئایا من وەکو تاک ئەتوانم پابەندە بن بە کۆمەڵگەکەمەوە و کۆمەڵگەیەکی خراپ تاکێکی باشە بێ دەرباز بین لە کۆمەڵگەکەمان وانە تقریبا ئەم دەربازبوونە ناکرێت بۆ من ناوم چییە کێ بە منی وتووە هەیە من خۆم ئەدی هەڵبژێردراوە کۆمەڵگە بە منە ڕێ واتار کۆمەڵگاکە گرنگە من ناتوانم لە قەیدی کۆمەڵگا دەرباز یعنی ئەو کەسانێکە دڵێ من تاکم تۆ بۆچونت چێ ناکرێت ناتوانێت لە تەمەنی 1 هەتا وەکو 5 و 10 ساڵیش کێکی ئاڕاستاکات تا کۆمەڵگا ڕاستاکەیان کۆمەڵگە تاکە ڕاستاکە کۆمەڵگا ئەگەر بەلۆژیک سەیری بکەین ناکرێت منداڵە بچووکەکانی ئێمە لە چی ئەترسن لە گەڕک لەوەی سیارە لێیان بێت وەنیە دایک و باوکی منداڵ ئێمە لە چێ دەچێت منداڵەکەی سیارە لێ وایە ئەیدی دایک و باوکێکە لە گوندەژی لەوانەیە بڵێ گورێک بێخوا شتێک حەشەراتێک پێوەی بات ئەو دایک و باوکە خۆی وا بیرەکاتەوە نا کۆمەڵگە ناچاری کردەوە وا بیر بکات بەدەست خۆت نییە بەڵێ تاکەتوانێت لە هەندێک لایەن لە کۆمەڵگا لابات و ئەتوانێت کاریگەری لەسەر کۆمەڵگەشە بێت بەڵام بە کۆی گشتی ئێمە دوو جۆر تیۆریشمان هەیە تەبان تیۆری ئیندیڤیژوالیزمان هەیە تاکگەرایی وە کۆمەڵگەراییمان هەیە ئەمە پێوترێت دووڕیانی زانستی کاک تۆ چاکسازی لە کۆمەڵگاکە یان لە تاک
هەردوو ڕێگاکە هەیە، بەڵام بتەوێت تاکێک خۆی چاکە بەبێ کۆمەڵگەن ناتوان. عەلیوەردی قسەیەکی هەیە، پێم وایە عەلیوەردی نییە، بەڵام عەلیوەردی زۆر لە چوارچێ کۆمەڵاسی دەتوانێت. بەڵێ کۆمەڵاسیە. ئەڵێ ئین الئینسانە بنو بیئەتی بەعەرەبی، بە کوردێکی ئەڵێ مرۆڤ کوڕی ژینگەی خۆیەتی، یعنی هەڵگری سیفاتەکانی ئەو ژینگە کۆمەڵایەتی و سروشتەیە کە تایەتی. و ئێمە کۆمەڵناسی عەرەب ابن خەلدونمان هەیە، بەدامەزرێنەری یەکەمی کۆمەڵناسی دامدرێت. ابن خەلدون پێمان ئەڵێت ڕەنگی مرۆڤ، بۆ نمونە پێمان ئەڵێ ئەو مرۆڤانەی کە لە شوێنە گەرمەکانن، ئەڵێمانە بەبێ ئەوەی خۆیان ویستیان لێبێ مرۆڤانێکی عەسەبی، ئەو شوێنانەیشی کە ساردن لە ڕووی کۆمەڵایەتی پەیوەندی کۆمەڵایەتی و مرۆڤانێکن سارد و سەرد. لێرەدا ژینگە و کۆمەڵناسی تێکەڵاو دەبێت. بەڵێ نەک تەنها کۆمەڵگە کاریگەری هەیە، ژینگەش کاریگەری هەیە، ژینگەی سروشتی. بەڵێ زۆر جار بینیت تاکێکە چێتە وڵاتێکی ئەوروپی خەریکەشێتە، چێتە وڵاتێک کە وڵاتە ساردەکان ئەڵێ پەیوەندی کۆمەڵایەتیان زۆر ساردە، بەڵام من و تۆ لێرە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان گەرمتر. من 100% تیۆرەکەی ابن خەلدون بەڕازدانانێ، بەڵام ئەمە شتێکە سەلمێنراوە و کاریگەری هەیە، کەواتە ژینگە و ژینگەی کۆمەڵایەتیش لە هەنە کۆمەڵایەتەکەش کاریگەری لەسەر من و تۆ هەیە. من و تۆ بە چی زمانێ قساکەین؟ کوردی. کێوە بلێمە کردو بە کوردی قسەکەین؟ کۆمەڵگەکە. ئەی ئەو منداڵانەی کە داوەکو بابیان بەرپرسیارەتێکیان هەیە و لە قوتابخانەیەکی ئاهلی منداڵەکان، ئەو شەر بگرێتە سەر ژینگەکەی ئەوان سەیرەکەی زۆربیان بە زمانی ئینگلیزی قسان. مامۆستا هەیە من لێرەدا پرسیارێک دروست دەبێت، ئایا تاکێکی کۆمەڵناس کە ڕەنگە هەبێت تاکێکی کۆمەڵناسی کوردی بەڕای تۆ با پرسیارەکە گەورەتر بکەین، بابەت کۆمەڵناسی چی پێویستە لە کوردستان، یعنی چۆن بڕوا بە تایبەتی ئەگەر بیبەستیەوە لەگەڵ ئەو کۆمەڵسازیە جەنابە زۆر جوان دەبێت. ئایا کۆمەڵناسی لێرە چۆن پەری پێ بدرێت؟ چکە بە بۆچوونی خۆم زۆر جار کۆمەڵناسی لە کوردستان زیاتر ڕەنگە زیاتر ئاماریە یاخود زیاتر مێژوویە بەڵێ دەستەوە مێژوور. زۆر جار باسی مێژووی کۆمەڵناسیە کرێ بەداخەوە، وەلەو ئەتوانم بڵێم پێشکەوتن بەڕێوەیە، بەردەوام خەریکی چاکسازی و خەریکی وەکو جەناب چۆن لێ دەڕوای بۆ ئایندە کۆمەڵناسی. من یەکەم شت پێم وایە پێویستە سیستەمی بۆڵۆنیا بەکار بخرێت. بۆڵۆنیا دەتوانیشی بکەوە سیستەمە بۆڵۆن. سیستەمی بۆڵۆنیا پێمان ئەڵێت من شتی تیۆریم لە تۆ ناوێت، بەمەرجێکەمەوێت ئەو تیۆری کە ئەتەوێت لە ئەمری واقع بووم جێبەجێ کاریگەری تیۆرەکەتم پێ بڵێ لە ئەمری واقع. ئێستا خۆشبەختانە زانکۆی سەلاحەدین و زانکۆکانی دیش کاتێک کە پرۆژەی دەرچوونەکە دەڵێ پرۆژەیەک گراند ئەەکەین، پرۆژەیەک بە باشدا ئەنێن و پاڵپشتی دەکەین کە ڕاستەخۆ سوودێک بگەێنێ لە کۆمەڵگای ئانی بێ، نەک تەنها شەڕێکی فکریمان بۆ بکات ئایدێڵی و تیۆری بێ. بۆ نمونە ئێمە بین لێکۆڵینەوەیەک بکەین لەسەر کێشەی پارکینگی ئۆتۆمبیل لە نێو گەڕەکە میلەکە. چەند کێشەی دروست کردن؟ زۆر کێشە. بەڵام ڕەنگە کەسێک بڵێ مامۆستا هێمنجان، ڕەنگە کەسێک بڵێ ئەم بابەتە زۆر سادەیە، کۆمەڵناسی حەز دەکەم کێشەکە لێرەدا ڕوودەدا. هەندێک کەس سەیری کێشەکانی خۆیان ناکەن، کێشەکانی کۆمەڵگای خۆیان سەیری کێشەیەک دەکەن کەوا هەر لە شوێنەکە خۆشیان بەڵێ. هەمیسان عەلیوەردی قسەیەکی هەیە، ئەڵێ کاتێک کە من لێکۆڵینەوە ئەکەم توێژینەوە ئەکەم لەسەر کۆمەڵناسی ئەدوێم بۆ زانەی جەناب عەلیوەردی دکتۆرایی هەیە و لە زانکۆی هارڤاردیە بەرێکی وانەوە پێش بوو، یعنی کەسێکی سادە نییە بڵێ هەیە قسەی کۆمەڵناسێکی ئەکادیمیە. ڕەنگە زۆر کەس بڵاوە عەلیوەردیە و کۆنە شتانە نییە، کۆمەڵناسێکی ئەکادیمیە. باش عەلیوەردی چی وتۆ کاگە لەسەر وسەکە جەناب ئەڵێت من تیۆرێک بەکارهێنم کە لە کۆمەڵگاکەی خۆم بخوات سوودی هەبێ. بە دوای ئەو بابەتە هەندێک بابەت دێ لە کۆمەڵگەکەی هێشتا نەهاتووە، ئەوان چ باس نەکرد، من چی لەمە بکەم؟ توێژینەوەی وە هەیە ئەکرێت ئەنجام ئەدرێت، بابەتەکە لە کۆمەڵگەکەی هێشتا ڕووی نەداوە، لە وڵاتێکی دی ڕوویداوە کەسەکە چێ ئەو بابەتەی هەندێک دەرێت توێژینەوەی لێ ئەو سەرنجە زۆر جوانە. بەڕای من ئەوش کێشەکەیە. بەڕای تۆ ئەو کۆمەڵسازی جەنابەت کار لەسەر کورد دەکات زیاتر یاخود
گشتیە وشەکەمان کوردیە خۆ وش ئینگلیزیەکەش سۆسەبیڵێتی هەیە سۆسەبیڵەتی یان سۆشەبیڵەتی چەمکێکی کۆمەڵ سازی سازکردنی کۆمەڵگا اینجا مامۆستا هێمنجان زۆر تاگلوانی ڕخنە بگرێت چۆن بڵێ تۆ پێی تۆ نابێت کۆمەلگا ساز پێ کۆمەلگا شتێکی خۆڕسکە شتێکە خۆی گەشە دەکات و دەردەچێت و ئێڤۆلوشن نیە ینی ئەمەم بەرامبەر وتراوە لە ڕاستیە زۆریش داوا کراوە کە مەسەلەن من وەڵامەکەم زۆر سادەیە چەندین کۆمەڵگا هەیە کۆنتڕۆڵ کراوە کۆمەڵگاکە بەڕای تۆ کۆنتڕۆل مەرج نییە خراپی ودی کۆنتڕۆڵ نەک خراپ نییە هەموو کۆمەڵگەی کۆنتڕۆڵی خۆی هەیە بەناڕاستەوە بەڕاستە خۆ ناڕاستە کۆنتڕۆڵی کۆمەڵایەتیمان هەیە ئێستا کێ تۆی کۆنتڕۆڵ کردووە نەچی بانکای نەبڕی ئەی مامۆستای من هەیە دەڵێ من دەچمەوە شوێنە ئازادترە ئەدیوە چیە تۆ بۆ چون چێ بۆ منە کەسێک دەڵێ من دەچمە وڵاتێکی تر لێ ئازادترم ئەمەش کۆنتڕۆڵە یاخود ئەو وڵاتش کۆنتڕۆڵی خۆی هەیە بەڵام کۆنتڕۆڵەکان جیاواز من حەزەکەم هەر لەسەر سۆسەبیڵەتیەکە و کۆمەڵسازیەکە بڕۆین چۆن ئێمە بتوانین وا بکەین کۆمەڵناسی سوودمان پێ بگەین کۆمەڵناسەکانی کوردستان چیان بەو کرێ سوود دەگەێنێ ئەمە قسەکە لێک گرینگە کۆمەڵناسەکان جارێ لە ڕووی ئابووریەوە پاڵپشت بکرێن مامۆستا عەلی زانستی کۆمەڵناسی پێویستی بە توێژینەوەیە من ئەگە ویستم توێژینەوە بکەم بزانم شاری هەولێر چەند گەنجیان بە تەمان کۆچ بکەن ئەبێ چی بکەم ئەوە بەڕاستی هەم لە ڕووی داراییەوە پێویست بە کۆمەکە هەم لە ڕووی سەرچاوی مرۆیی هەم لە ڕووی تەنانەت هاتوچۆش کەواتە حکوومەت لایەنی بەرپرس پەیوەندیدار شەرنیار حکوومەت بێت کۆمپانیا ئاهلەکە من کۆمپانیایەکەم ئۆتۆمبیل لە فرۆشم کاک چۆن بزانم خەڵک خواستی لەسەر چ جۆرە ئۆتۆمبیلێک زۆرە چۆن بزانم بە ئامار یاخود بە کۆمەڵناسانە و بە ئامار دێم توێژینەوەیەکەکەم کە ڕێبازی خۆی هەیە کە ڕێک خراوە کە دیاری کراوە کە زانستیە کە دەقیقە کە وردە دەوان ئێمە کۆمەڵناسی ئامار بەکارهێنین تۆ زۆر باش بە ئاماژە بە ئامار کرد کۆمەڵناسی زۆر ئامار بەکارهێنێ بۆ زانستی ئامار مارکتینگ و ڕێکلامی زۆر زۆر شوێنە زۆریش کراوە ئێمە کارامنەوە نەکرابێت چەندین کۆمپانیا چەندین مارکە هاتووە لێکۆڵینەوەی کردوێتە بزانێ خواستی خەڵک چییە بۆ ئەو جۆرە خواردنە بۆ ئەو جۆرە کەیکە بۆ ئەو جۆرە لە پۆشاک ئێمە تاکی گوت حەزمان بەچی ئۆتۆمبیلێک بۆ حەزمان بەچی خواردنێک حەزەکەین ئەو مریشکە بەستوێی کڕین چۆن واتە سوودەکەی ئەوەیە بەرچاوڕوونیەک دەدات تەنانەت لە ڕووی ئاماریشەوە ئەو ئامارش گرینگە زۆر گرینگە ئەگەر ئێستا باسی چیم کردوتم 160 کۆمەڵگەی عێراقی گەنج من لەسەر ئەم ئامارە کارەکەم دێم ئەم ئامارە بە هاوکێشەی کۆمەڵایەتی و تیۆری کۆمەڵناسانە دێم لێک ئەدەمەوە ئەڵێم ئەم ئامارە بەشیکردنەوەی کۆمەڵناسانەی ئێمە ئەمەی لێ ئەخوێندرێتەوە کە تا عێراق پێویستە لەدایک بوون هێنانی تاکی تازە ڕابگرێت بۆچی لەبەرەوەی ئەم تیۆرە وا بە من ئەڵێت تاک ئەگەر لە کۆمەڵگەی شارنشینیە ژماری تاکەکان زۆر بوون کە لە خوار هەژدەوەن ئەوە ئەو کۆمەڵگایە تووشی قەیرانی دارایی تووشی داڕمانە تووشی لادانە بێت ئەم ئامارە پەیوەندی بە کۆمەڵناسی نییە کەسێک لە بواری ئابووریش بەکارهێنێ کەسێک لە بواری سیاسەتیش بەکارهێنێ بەڵام من وەکو کۆمەڵناسی ئەبێت کۆمەڵناسانە لە ئامارەکە بڕوان ئەگەر لە ڕووی سەربازیەوە سەیرەوە ئامارەکەی ئامارێکی باشەوانێ ئەڵێن ئەوەندە گەنجمان هەیە کەواتە ڕێژی سەرباز لە کۆمەڵگاکەمان زیاد بەڵام چێ چەکان دروست دەکات چێ خودی ئامارەکە گرنگ نییە خودی لێکدانەوە وشیکردنەوەی ئامارەکە گرنگ بۆیە ئێمە کۆمەڵناسی ئامار زۆر بەکارهێنێ ئەسڵان یەکێک لە کێشەکان کاک عەلی من باسی کەم لە خوێندنی کۆمەڵناسی و زۆربەی زانستەکانە پەرە نەدانە بە ئامار خۆشبەختانە ئێستا بڕیارەکەیە لە داین خوێندنی باڵاوە کە ئەبێت خوێندنی ئامار وەکو وانەیەکی سەرەکی دابدرێت وانەیەکی گشتی بەڵام بەداخەوە ئەویش چالاک نییە ئاستی مامۆساکان من نایشارمەوە لە ئاستی پێویست نییە واتە مەبەست ئەوەیە شێوازی دەستکەوتنی ئامارەکە
ڕێکاری کۆکردنەوەی هەر ئامار زانستە کە من کۆمەڵناس و پێویستم بە ئامارە کەواتای لە زانستی ئامارە بێ شارەزار. ئایا ئەمە تا چەند لە بەشەکانی کۆمەڵناسی لە بەشی فەلسەفە بە هەمان شێوە دەرووناسی و بەشەکانی دیر گرنگی پێدرێت؟ بەداخەوە گرنگیدانەکان لەسەر ئاستی تاکە کەسی مامۆستاکەی کە ئامارە ڵێتەوە گرنگی بە ئامارەدا، نەک سیاسەتێکی گەورە هەبێت لە وەزارەتەوە. بۆیە سەیرەکەی تۆ ئەو کەسانی کە دوای تەخەڕوجکردن و دوای بەدەستێنانی بڕوانامە لە ئامارە توانایان نییە و لاوازن. جا من بە باسی ئەوە بکەم کاچی بۆ کۆمەڵناسی بکە یاک فەندکردن لە ڕووی ئابووری دوو ئەو سیستەمە لە خوێندن پەروەردە بکرێت کە تاکەکان تەنها تیۆر ناخوێنن، جوانە تەنها تیۆری نەبێت دووبارە دێتەوە سەر کۆمەڵ سازەکە توانای جێبەجێکردنی ئەم تیۆرە تا چەندە؟ ئەوەی کە لە فەلسەفەکەی فەلسەفەی پراگماتیزم دەتوانێت تۆزێک ئاماژە بەو شتانە بدەیتەوە پراکتیزە ناکرێن یاخود ئەوە ئەستەمە ئێستا ئەوانەی کە ناکرێن بۆچی پراکتیزە ناکرێن؟ بەڵێ یەکەم توێژینەوە ئەزانی چەند بوزەی خوێندکار توێژینەوە وەست چەند پارە سەرف ئەکرێت ساڵانە بۆ توێژینەوەکان دوو توێژینەوەی تیانەیە کە بتوانین سوودی لێ ببینین، هەم لە ڕووی کێشە و گرفتی تیۆری و ئاماریەوە، هەمیش لە ڕووی هەڵبژاردننی بابەت و ئاراستەکردنی بابەتەکەەوە. کاک عەلی ئەو هەموو توێژینەوەی ئەکرێ چی سوودێکیانێ؟ تەنها دەتوان بڵێم شەڕێکی فکریە یاخود تەنها بیرۆکەیە، ڕەنگە هەر لە کوردستانش نەیخوا من ئێمە بۆم توێژینەوەی ڕەنگە لە بۆ ئەوە بێ بۆ نمونە ئەوروپا چامان لێ بکە یاخود کەسێکی تر ئەوروپا چاو لێمە ناکات، ئێمە خۆ هەمانە چاو لە ئەوروپاکەین، ئەوروپا لە چ ڕۆکە چاو لێمە بکات و من ئەوان هێڵ دانێ وەکو ئان بەڵ بابەتەکەی ئەو هێنێ بەس بابەتەکەی و سوود بەم ناگەین. ئیسا من چ سوودێک ئەبینم توێژینەوە لەسەر بابەتی پیربوونی کۆمەڵگا بکە. پیربوونی کۆمەڵگا؟ بەڵێ کۆمەڵگەی پیر ڕەنگە سوودی نەبێ. خەلە ئێستا کۆمەڵگاکەی من گەنجە خۆ کۆمەڵگاکەی من پیر نییە، بۆچی بە توێژینەوە لەسەر بابەتە خۆ ژاپۆن نییە کۆمەڵگەی پیرمان هەیە لە کۆمەڵگای مەسەن هۆڵندا تا سەردەمانێک هەروی کۆمەڵگەکەی من بەتەمەنن فەڕەنسا مامۆستا هێ من ئەو پیریە دەسەر لە قەچی بەڵێت خۆش دانیشتوان ناسی دانیشتوان ناسی زیاتریان ئەلای ئەو کۆمەڵگایە بۆ نمونە سەتا پەنجای دانیشتوانەکەی تەمەنە لە سەروی 60 ساڵەوەی کەواتە ئەو کۆمەڵگەیەکی بەتەمەنە. واتە زیاتر ئەو کێشەکە ئەوەی هەست دەکەم لە ناو بازنە کوردەکان زیاتر دانیشتوان ناسیە. نەنانە من مەبەستم چییە؟ مەبەستی من ئەوەیە کۆمەڵناسی ئەبێ بەگەڕ بخرێ، ئەبێ ئەو دەستگایانە ئەو کەسە سیاسیانە ئەو بەرپرسانە بێن کۆمەڵناسەکان لە خۆیان بگرن، فەندیان بکەن، هاوکاریان بکەن تاوەکو داتا و زانیاری دروست بخەنە بەردەستیان ئەوانش لەژێر ئەو داتا و زانیاری دروستەیە بڕیار بن. ئەمە قسەکەی منە. بەم شێوازەی ماتوانین کۆمەڵگایەکی دروست بەرهەبێت، نەک ڕەئی تاکە کەسی. من بۆ چوونم وایە کە بەرپرسم لە وەزارەتێک وا خەیاڵێکی فەلسەفیانەی خۆم وا ئەبینم خوێندکار لە هەفتەیەکا 3 ڕۆژ داوام کات باش بەیکەم بە بڕیار و جێبەجێکەم و دوای 5 ساڵ 6 ساڵ سێرەکەم زیانێکی زۆری بەبێ ئامار و بەبێ هیچ. بەڵێ ئێستا ڕەنگە هەمومان لەسەرەوە کۆک بین دەرچواندنی خوێندکارانی سەرەتایی لە پۆلی 1 تا 3 بەبێ تاقیکردنەوە زیانێکی زۆری لە خوێندکاردا. ئایا ئەم بڕیارەکە درا بڕیارێکی کەسێک بوو یان بڕیارێکی زانستی بوو، کۆمەڵناسی یا بابەتی زانستی پەروەردەناسی هەر کەسێک؟ مامۆستا هێمنجان ئەگەر ڕاستگۆ بین لەگەڵ خۆمان کێشەکە ئەوەیە لە زۆربەی کەرتەکانی ئێمە کۆمەڵناسی تێدانێ تا چ کۆمەڵناس زیاتر کۆمەڵناسمان هەیە بەڵام گوێیان لێ ناگیرێ، بەڵام هاوکاری ناکرێن، بەڵام تواناکانیان سوودی لێ نادێن. واتە زیاتر دووبارە دەگرێتەوە سەرێکەوە بەرپرسەکان پشتگیری نا 95 کێشەکان 85 کێشەکان ئەمەیە دەنا لە ڕۆ فەلسەفەیەکی شەروایە کاکەم لای جەنابتانە، بەڵام ئێمە ڕەنگە هەموو ڕۆبابەتەکەمان کۆمەڵناسی بۆیە وەکوتم ئەکرێت ئێمە سیستەمی خوێندنی خۆمان بگۆڕین. خوێندکار کە کۆمەڵناسە بهێنی بڵێن وەرە لە ڕەفاقەتی 4 ئەختیار بگۆڵەرەوە لەسەر فەرعی کۆڵانەکەی خۆتە. ئەم ئەختیارانە بۆ ڕەفیقت چی کۆیان نەکاتەوە، چی لێکیان داڕێ، پێی بڵێن وەرە لە کۆڵینەوە بکەن لە شەڕی 2 منداڵ. بۆ شەڕی ئەم 2 منداڵە بوو بە شەڕی 2 عەشیرەت
بۆ بوو بە شەڕی زەلام کوشتن ئەمە بۆ من مهمە جوان ئەو دواتر چۆن بنەبڕی بکەم دواتر چۆن ئەمە کۆنتڕۆڵ بکەم. هەز دەکەم کۆمەڵ سازیەکەی جەنابەت زیاتر سەرنج دەخاتە ئێستا و لە کێشەکانی خۆمان دەکەوتەوە. بەڵێ سەرنجی من لە ئێستەیە داهاتووم چۆن پراکتیکی کۆمەڵناسیە. من کۆمەڵناسی تیۆریم چی سوود دەبینم؟ سیرکردنی خواردنێک تامی خواردنێکی فکریە تۆ هەز دەکەی کەوا زیرێکی هەز دەکەی کەوا فێری بەڵام ڕەنگە فێرش نەبی. ئەزانی چۆنە سیرکردنی پرتەقاڵێک تامی پرتەقاڵ بە تۆدا دەیمار سەیری پرتەقاڵێک کۆمەڵناسی شێربایە. ئێمە مێژووی کۆمەڵناسی خوێنەوەی مارکس وایت، کۆنت وایت، وێبەر وایت، ئیبن خەلدون ئەو هاوای بوو دەستی خۆش بێ و ئەوە گرنگە ئەوە بنەمای کۆمەڵناسی. بەس من ئەو قسەی ئەو چۆن لە کۆمەلگای خۆم جێبەجێ کرد کێ ئەڵێ لەگەڵ کۆمەلگاکەی من دێتە ئەو سەرنجە زۆر بۆ ئێمە چەندین تیۆرمان هەیە دژبەیەکەن. ئایا مەکەمیان بە کۆمەلگاکەی منەخ ئایا من ناتوانم تیۆرێ بۆ کۆمەلگاکەی خۆم دروستکەم؟ اینجا مامۆستا هێمنەوە چ دقە کار لەسەر ئەوەی دەکەم ئەو جێبەجێکردنی هەر کۆمەڵسازەکەی جەناب. طبعا ئێمە لقیمانێ بە ناوی کۆمەڵسازیەوە خۆزگا بکرێ و ڕۆژە ئێمە بتوانین ئەو بسەلمێنین بیسەلمێنین و بیسەپێنین. چونکە سەلمان من بکو پێ وتی سەلماندن تەنها ئیشەکە ناکات سەلماندیش و کەسە جێبەجێ نەکرد ئەبێ ڕێگای بدۆزەوە تا بیسەپێنی جێگیری کەین. بەڵێ بیسەلوێنین و بیسەپێنین کە کۆمەڵسازی بکرێ بەوانەیە. ئێمە ڕێخستنی کۆمەڵایەتیمان هەیە، پلاندانانی کۆمەڵایەتیمان هەیە، ئەمانە هەمویان دقن لە کۆمەڵسازیە لە سۆسیۆلۆژی. چۆن ئەم کۆمەڵناسیە بێت تیۆری تایبەت بە خۆماندا بێت، چۆن ئێمە بین میتۆدی تیۆژینەوەی تایبەت بە خۆماندا بێت. بۆیە لە تیۆر و لە میتۆدی تیۆژینەوە پێویستە وەرچەرخان بکەین، لە هەڵبژاردننی بابەتی تیۆژینەوە پێویستە وەرچەرخان بکەین. هۆکاری شەکرە چییە کاکەن؟ بۆ دەتوانین بڵێن شیرنی زۆر خواردووە کەسەکە. ئەی تۆ بۆی وانێ هەرزانی شەکر بێت؟ شەکر زۆر هەرزانە، سەرنجێکی جوانە. گرانشی بکەی ڕەنگە ناڕزایەتش زۆری لێ بکەیتەوە. من کۆمەڵگاکە ڕێک بخەم شەکری سپی زۆر خراپە لە ڕووی بایۆلۆجیەوە گرانێکم، بەڵام ئەو گرانی کە خستووە سەر شەکری سپی ئاسانێکم لە شەکری بۆرە. ئەوە زیاتر هەز دەکەم ئەگەر بۆ ئاقارە دابڕن ئێمە دەچینە ناو دەوڵەت سازی وڵات سازی و هەز دەکەم کۆمەڵ سازەکەی جەنابەت هەوڵ دەدات وڵاتێک دروستکە یاخود تەمان هەر دەبتەوە وڵات وازم تۆ لەگەڵ ڕێزم ینی خۆمان لە نەزانم چەمکێکی ڕازگۆتر بەکاربێنین ئەگەر ڕازگۆ بین لەگەڵ خۆمان ئەو کۆمەڵسازەی جەنابەت هەز دەکەم زیاتر دەوڵەتداریە وڵاتیە ینی زیاتر خزمەتکردنە بە باسم کرد فەلسەفەی پراگماتیزم هەیە جناب لە بەشارەزاتی لەوڕۆ فەلسەفەی پراگماتیزم ئەڵێ ئەوەی بۆ من سوودی هەیە باسی لێواکەم لە ڕووی تیۆری و پراکتیکی سوودم پێ ناگەێنێ و بە کەڵکی من نایە و هەر شتێکی خەیاڵێ نا قسەکەی من لێرێ کۆمەڵگەی کورچی پێویستە با ئێمە ئیش لەسەرەوە بکەین با بێن بکۆڵمەوە لایەنە هۆکارە کۆمەڵایەتەکانی نەخۆشی شەکرەچی وە کاریگەریە کۆمەڵایەتەکانی چی نەخۆشی شێرپەنجە هۆکار چییە کاکانی گەنجی ئێمە توانای کارکردنی لاواز هۆکار چییە کاکانی گەنجی ئێمە بڕۆی بزان کۆنەوە هۆکار چییە کاکانی گەنجی ئێمە ئامادە نییە لەگەڵ دەسەڵاتی سیاسی وڵاتەکەی کار بکەن هۆکار چیە گەنجی ئێمە ئینتیمای بۆ نەتەوەکەی خۆی ئەو پرسیارێکی کۆمەڵناسی هەموویان کۆمەڵناسی بەڕای تۆ مامۆستا هێمن بەڕای تۆ بە ئامرازی فەلسەفە و دەروونزانی لێک دەدرێتەوە پرسیار بەڵێ ئەمانە هاوکارن فەلسەفە هاوکاریمان ئەکا دەروونناسی هاوکاری ئەکا کۆمەڵمان پێناسێک هەیە بۆ کۆمەڵناسی ئەڵێ کۆمەڵناسی پەیوەندی نێوان زانستەکانە زۆر کەس لەگەڵ ئەم زان ئەمەنی بەڵام ئەکرێ ڕاستەیەکی تیابێ و هەندێک جار ئەم ڕۆڵە بگێڕێ کۆمەڵناسی پەیوەندی نێوان زانستەکانە من باسی تەندروستیم کرد لەگەڵ بوونی و بۆچوونی تاک ئەکرێمە لە ڕووی دەرونیەوە و لە ڕووی تەندروستی و لێکی
من چۆن وا لە تاکەکان بکەم خواردنی شەکریان حەز بێنە کاک عەلیم تۆگە بچی بیتە ماڵی من چایەکە بۆ دابنێم شەکردانێکیشی بۆ بێنم لەناو شەکردانەکە کەوچکێکی چا دابنێم تۆ بە من ئەڵێ چی تۆزێک سەیر دەبێت بە دوای ڕەنگ کەسێکی ڕەزیل بێت ڕەنگە ئەوەی بە زمانی هەودەر پێوەترێ ئەگەر کەسەکە ڕازگۆ بێ لەگەڵ خۆی دەڵێ ئەمە ئینسانێکی ڕەزیلە باش بەڵام لە ڕاستیە لە ڕووی زانستیەوە ئەبێ مامەڵەکردن لەگەڵ شەکر بەپێی گرام بێ گرام 1 گرام 2 گرام باشە من چۆن توان گرام کۆنتڕۆلەکەی بە شتێکی زۆر بچوو من و تۆ فێر بووین 2 کەوچک چا بکەینە شەکرەکەم چاکەمان 2 کەوچکی شەکر بخێنە نێو چاکەمان ئیدی کەوچکەکە ئەوەندە بێ ئەوەندە بێم هەردوو کەوچکی تێگەین چکە فێر بووین لە ڕووی دەروونی ڕاهات لە ڕووی زیهنیەوە بەڵام ئەگە من 2 کەوچکی چام هێنا بە تۆ بێزارە بی 6 تا 6 تێکەی وایە هەر 6 کەوچکە چاکە بەقە 1 کەوچکە ئەکرێ هەموو زانستەکان بەکاربێنین لە کۆمەڵ نەک ئەکرێ ئەبێت پێویستە بەکاری بێ نەبێ بە ئەو شەی پێویستی کە ئەو دەیجبار بەڵام مەبەستم ئەوەیە ئەگە ئەمانەوێت کۆمەڵگا سوودمەند بێ کۆمەڵگا گەشە بکە کۆمەڵگا تەندروست بێ خۆش گوزەران بێ ئەبێ کۆمەڵگەکە زانستی بێ ئەلێرەوە قسەیە دروستە بێ بابەتی کێشمەکێشمی ئاین و بەلم حەز دەکەم کۆتاوتەی جەناب سەبارەت بە دۆخی کۆمەڵناسی و کۆمەڵسازیەکەی جەناب سوپاسە هیوادارم یارمەتی کۆمەڵناسان بدرێن فەند بکرێن هاوکاری بکرێن چونکە کۆمەڵناسان سوودی تایبەتیان نیە هەموو زانستەکان سوود بە کۆمەڵگاگێن بەڵام لەم سەردەمەی کە ئێمە دانیشتوانمان زۆر بووە کە ئێمە بەرەو جیهانێکی مۆدێرن و پۆست مۆدێرن و بڕۆ ئەڕۆین کۆمەڵناسی گرنگە ڕۆڵی زیاترە بۆیە کۆمەڵناسمان پێویستە بۆیە پێویستە ئاور لە بەشەکانی کۆمەڵناسی بدرێتەوە پێویستە منهەجەکانی کۆمەڵناسی پیاچوونەوەی جددیان پیا بکرێت پێویستە کەسان لە وڵاتیانی پێشکەوتوو بهێندرێن پێویستە کۆمەڵناسان بنێردرێن هەتا ئەزموون توانای کۆمەڵناسان لە وڵاتانی تر ببینن و سوود لە کۆمەڵناسانی خۆمان وەربگیرێ کاکەم یعنی بڕواکە من چمە لای دکتۆرێکی خۆم لە کۆلیە شەرمەکەم لەبەروی ژوورێکی نییە دانیشێ ئەچمە لای شەرمەکەم لەبەروی ئەبینم دوو کارمەندی نێدا تایەکی بۆ خۆکەنەوە لە توێژینەوە ئەگەر بینی ئەم هەموو فەرمانگە و ئەم هەموو مؤسسە هەیە ئەو هەموو کۆمپانیا ئاهلیە هەیە ئایا حکوومەت ناتوانێت و هەر یەکێک لەم دکتۆرە با بە پرۆفیسۆرانە ئۆفیسێک بکاتەوە کە من و تۆ ئێوارانێ بتوانین بچین سەردانێکی بکەین چەندین پرۆژەیان هەیە چەندین کاری ڕێکخراوەییان هەیە کە ئێمە کۆمەڵناسانی لاو بتوانین سوود لە ئەزمونێ وەربگرین بتوانین هاوکاریان بکەین بتوانین کاریان لەگەڵا بکەین ئەکرێ لە پاش نیوەڕان ئەکرێ ئۆفیس بدرێ بۆ کەسانی کە کۆمەڵناسن لە کۆمپانیا ئاهلیەکان لە فەرمانگە حکوومیەکان ئۆفیسی بەڕێز دکتۆر فڵان ئۆفیسی پرۆفیسۆر فڵان کەس لە بواری کۆمەڵناسی کارەکانی خۆی لەوێ ڕایکات کۆمەڵناسانی لاو کۆمەڵناسان توێژەران بتوان سەردانی بکەن چی تێکی حکوومەت دوو لاپتۆپ و مێزێک و ساتکەرەوەیەک لە ژوورێک دابنێ و کۆمەڵناسێکی تیا بێ بتوانێت کارەکانی خۆی لەوێ ڕای بکات ئەمە گرنگن بە جددی ئاور لە کۆمەڵناسی بێت و هەموو زانستەکانیش بەڕاستی بەڵام بەتایبەت کۆمەڵناسی بەتایبەت کۆمەڵ بەڕاستی من کەسی زۆر سپۆرمان هەیە لەو بوارەوە کەسی زۆر شارەزا و ئەکتیڤمان هەیە کەسی زۆر کارامان هەیە و کەسی زۆر لێهاتوومان هەیە کە ئەتوانرێت سوود لەسەر ئەزمونیاوە بگرێ و سوودیشی لێ وەرگیراوە کاریشان کردو ئەو جا لەسەر بابەتی لە کۆمەڵناسی بۆ کۆمەڵسازی ئەو شەی کە من شەیدایم بەڕاستی کە ئەڵێ هەر ناوهێنانی من دڵخۆشەکان ئەمە زۆر گرنگ من پێم وایە ئەمە شۆڕشێکە لە زانستی کۆمەڵناسی کە ئەبێت لە هەرێمی کوردستان بکرێت سەرەتاکانی دیارە لێرەوە کۆمپانیایەک کۆمەڵناسانە کارەکە و توێژینەوەکە لێرەوە توێژەرێک لەگەڵ ڕێکخراوێکی نێونەتەوەیی کار ئەکات ئەمانە گرنگ لێرەوە زانکۆ پرۆژەیەکی داناوەکە پەرە بە توێژینەوەی خوێندکارانی بەکارداوێزبار بەڵام ئیشی جددیترێوێ ئێمە زۆر لە دوای زۆر دواکەوت کۆمەڵگاکەمان زۆر پێشکەوتووە کۆمەڵناسیەکەشمان لەو توانایی نیە
ئەبێ کۆمەڵناسی زیاد بەرەو پێش بڕۆ، ئەبێ گەشەی زیاتر بکە، ئەبێ بەقووەتر گرم و گۆڕتر و بە پشتگیریەکی زۆر بەهێزترەوە، هەم لە ڕووی مەنهەج، هەم لە ڕووی توانای دارایی و ئابووری، هەمیش لە ڕووی دابینکردنی ستافی شارەزاوە پاڵپشت بکرێن هەتاوەکو بتوانین لە کۆمەڵناسی کە تەنها باسکردنی مێژووی کۆمەڵناسی و تەنها خستنە ڕووی داتای کۆمەڵناسی و ژیانی کۆمەڵناسانە بینە سەر جێبەجێکردنی کۆمەڵناسی، بینە سەر تەطبیقکردنی کۆمەڵناسی کە بتوانین ئەو تیۆرانەی هەیە ئەو داتە و زانیارانەی کە هەمانە لە کۆمەڵگەکەی خۆمانە جێبەجێ بکەین بۆ سود بە کۆمەڵگاکەی خۆمان بکەین. من سوپاس دەکەم ئەکتان کێشا، هیوادارم هەر بەردەوام بن. بەرنامەیەکی گەشاوەیە بە هێمنی گفتوگۆکردن، زانستیانە گفتوگۆکردن، بە ئامانجی گەیاندنی سوود گفتوگۆکردن، نەک تەنها کۆکردنەوەی هۆسە و هەراو ئەوەی کە پێوترێت لایک و کۆمنت و ئەو شتانە. بینێرانی بەڕێز هەتاوەکو دیدارێکی دیکە بەخواتان دەسپێرن و خواتان لەگەڵ.